لەسەرەتادا لە تێستی 4 ساعتیدا توانیم 18 لاپەڕە لەبەر بکەم بە بینینی، بەڵام ئێستا الحەمدوللا لە ماوەی 2 دقەدا لاپەڕەیەک لەبەر دەکەم بە ئیتقانەوە. وەستەبارەت بە لەبەرکردنی بیستنی لە سەرەتای خولەکە 5 جێرم لەبەر ئەکرد لە ماوەی 20 خولەکدا، بەڵام ئێستا الحەمدوللا لە ماوەی 7 خولەک لاپەڕەیەک لەبەر ئەکەم بە بیستنی. بەڕاستی ئەو شتانی کە لەم خولە فێرەبی زۆر لە پارەکەی زیاترن کە ئەگەیتە کۆتایی خولەکە ئینجا ئەزانی چەندێک ئیسفادەت کردووە لەم خولە. السلام عليكم ورحمة الله وبركاته. من عبدالخالق طه بەشداربووی خولی چالاکردنەوەی مێشک و یادگا گشتی لە ئاوات ئەکادمی گروپی 16. سەرەتا ئەمەوێت باسی یاستی خۆم بکەم لە پێش بەشداریکردن لە خولەکە و لە پاش بەشداریکردن لە خولەکە. لە سەرەتادا لە تێستی 4 ساعتیدا توانیم 18 لاپەڕە لەبەر بکەم بە بینینی، بەڵام ئێستا الحەمدوللا لە ماوەی 2 دقەدا لاپەڕەیەک لەبەر دەکەم بە ئیتقانەوە. وەستەبارەت بە لەبەرکردنی بیستنی لە سەرەتای خولەکە 5 جێرم لەبەر ئەکرد لە ماوەی 20 خولەکدا، بەڵام ئێستا الحەمدوللا لە ماوەی 7 خولەک لاپەڕەیەک لەبەر ئەکەم بە بیستنی. و لەبەرکردنی ژمارەش لە سەرەتای خولەکە ئەمتوانی 14 ژمارە لەبەر بکەم، بەڵام ئێستا الحەمدوللا لە ماوەی خولەکێکدا توانم 45 ژمارە لەبەر بکەم بە بینینی و بە بیستنیش 30 ژمارە لەبەر ئەکەم بە بیستنی. وەستەبارەت بە بڕی پارەی خولەکە بەڕاستی ئەو شتانی کە لەم خولە فێرەبی زۆر لە پارەکەی زیاترن کە ئەگەیتە کۆتایی خولەکە ئینجا ئەزانی چەندێک ئیسفادەت کردووە لەم خولە. و خولەکەش لە ئاستێکی زۆر بەرزدایە و مامۆستاکانی مامۆستای زۆر بەڕێز و خەمخۆرن لە سەرەتای خولەکە تا کۆتایی خولەکە لەگەڵ دەبن هەر پرسیارێکت هەبێت یان کێشەیەکت بۆ دروست بێت. و ڕێکلامەکان کە لە پێش ئەم خولە بینیم دەتوانم بڵێم کە لە 100% ڕاست بوون. و زۆر سوپاسی مامۆستایان و ستافەکە ئەکەم. وەسلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.